یانەی بابان برنەوەیکی گرنگی بەسەر یانی دهۆکی میوانیدا تۆمە کرد و 3 خاڵی گرنگی بەدەستێنا. لە هەفتەی حوتەمی خولی یانە پلەیەکەکانی کوردستان و لاسەر یاریگای زانکۆ یانەی بابان پێشوازی لە یانەی دهۆک کرد. دوای تەنیا 5 خولەک نیهات سەلمان گۆڵ یەکەم و پێشکەوتنی دهۆکی تۆمار کرد. بەڵام وەڵامی بابانیەکان توند بوو. لە خولەکەکانی 432 دوو گۆڵیان لە ڕێگەی محەممەد خالید و زیاد خانمەوە تۆمار کرد و سەرنجام تا کۆتایی یاریەکە 2-1 لە سوودیانەکەی شاری سلێمانی کۆتایی هات و نیوەی دووەم هیچ گۆڵێکی دیکەی بەخۆیەوە نەبینی. هەڵانەی دیارەکانی پێشووترا کرمان چاکیان کردو و بە باشی یاریان کردەوە. خۆشتان نەزان لە سەرەتای وەرزە نەتیجەکانمان باش نەبوو. کۆمەڵە گۆڕانکاری وردمان کرد لە پێکاتەکە و هێنانی یاریزان و تیبەکەمان سواز بەخوا باشە. ئەوە دوو یاریە بردنەوە یێنین ئینشەڵا ناوچەی دابەزین دوورەکەوینەوە و ئینشەڵا دوایەوە زامنی مانەوەمان کرد هەوڵی پلەکانی پێشەوەی. یاری شەشەمە هەموو یاری تیپۆمە گەلێکە باشە و باش یاری دەکات بەس نازانم گۆڵێک دەکەین و فەریقەمە نزا هەر گەمەی مەکریە ئۆفساید گۆڵێک درست کردە ئۆفساید پەنەرتی هژمار نەکردیە علی یاریزان ئەوە هەیە لەوێ وێرە حتا وێرە شەد حلێداوە گۆڵچی نەتەڕت کرد نە ئینزاردا نەگرە فاول نەگەجات ئەوە توپی پێیە دۆڕان و فەوزیایی ئەوە الحەمدلله. بەو ئەنجامە بابان بووە خاوەنی 8 خاڵ و بۆ خانەی دەیەمی ڕیزبەندی هەڵکشا. دهۆکیش بە تەنیا 5 خاڵەوە بۆ پلەی 13یەمی ڕیزبەندی خولی یانە پلەیەکەکانی کوردستان دابەزی. مەڕوان تالیب، کەناڵی پەیام، سلێمانی.